ئەبوو بەکر سەرۆکی بەشی یاسا لە زانکۆی سلێمانی لەگەڵماندایە. ئەم کاتت باش مامۆستا ڕێبین، هۆکاری دەرکردنی ئەم بڕیارە چییە؟ ئەم کاتەی بەڕێسان و بینەرانیش باش تەوان منەوێت سەرەتا ئاماژە بۆ بم کە خوێندن لە هەر زانکۆیەک و هەر بوارێکە بە بەردەوامی پێویستی بە پێداچوونەوە و پێشخستن هەیە بۆی بتوانین بە شێوەیەک بێ بگونجێ دەگەڵ پێداویستەکانی کۆمەلگا و وڵات و هەروە پێداویستەکانی بازار. باشە ئەم بڕیارە بۆ پێشخستنە بەدڵنیایەوە ئەمە لە چوارچەوەی زنجیرەیەکی دوور و درێژ یان ئەتوانین بڵین کۆمەڵە کۆبوونەوەیکی زۆر مەکوکی کە لە دوای ساڵی 2023 دەستی پێکرد لەلایەن ئەمریکیەکان ئەو سەردەما بەشێکیان هەبوو لە سەفارەت کە هەم ئیدارەی ئەمریکی و هەم سەفارەتی ئەمریکی سەپۆنسەری ئەکرد و هەوڵی ئەدا کە پرۆگرامەکانی خوێندنی یاسا لە عێراق لە تەواوی زانکۆکانی عێراق گۆڕانکاری بێ و بە شێوەیەک بێ لەگەڵ دۆخی تازە و ڕوئیای تازەی مرۆڤ و هاونیشتمانیانی ئەم وڵاتە بیگونجێنێت و دواتریش ئیتیحادی ئۆروپی دیسانەوە بە کۆمەڵێک بەرنامەی ترەوە ئەم کاری دەست پێکرد کە کۆتا سیمینارەکانی لە مانگی هەشتی ئەم ساڵی کە تێدان مانگی هەشتی ساڵی 2015 بوو و هەروەها لەسەر ئاسی ناوخۆش بەردەوام هەم ئاهەنگی هەبووە لە بینی بەشەکانی یاسا و زانکۆکان بەشەکانی یاسا و کۆلێجەکانی یاسا لە زانکۆکانی هەرێمی کوردستان چ زانکۆی تابەت چ زانکۆی بۆی بەوردی لەسەر بڕیارەکە قسە بکەین، یعنی لە 4 ساڵەوە کراوە بە بەڵێ ئەگەر بەڕاستان 4 ساڵ کەلێن بوو یعنی بەڵێ بەدڵنیایەوە ئەمە مەبەسم لەوەیە کە کارێک نییە لە خۆ کرابێ ئەمە کۆمەڵێکی زەمانێکی زۆری تێپەڕاندووە و بیرکردنەوە و هەم ئاهەنگی و گفتوگۆی زۆر لەسەر کراوە. ئێمە دوایەوەی کە گەیشتینە ئەو دەرئەنجامەی کە خوێندکاری کۆلێجی یاسا کاتێک کە دەرئەچێت پێچێت تووشی هەندێک گیر و گرفت ببێت لە چەند ڕوویەکەوە یەکێک لەوانە بە قەدەری پێویستی لەوانەیە پڕ نەکرابێ بۆ بابەتە زانستی یاسایانی کە تۆ لە بواری کەسێکی یاسایی لە بواری پراکتیکی و کارکردنا پێویستی پێێتی لایەنێکی تر وەکو بیسمان پار بۆ ئاگامان لێبوو پار هەندێک هەوڵ درا کە لەلایەن سندیکای پارێزەرانەوە خوێندکارانی کۆلێجی یاسا بەو بیانوانەی کە ئەمانە لە توانای پراکتیکیان کەمایان ئەمانە وردەکاری کاری پارێزەرایەتی و کاری ناودادگاکان نازانن پێویست بۆ بکات کە خولیان بۆ بکرێتەوە و کار لەسەرەوە کرا کە پێدانی کارنێیان پێدانی ئیجازەی ممارەسەی پارێزەرایەتی بۆ ئەوان ڕابگیرێ بۆ فترەیەک هەموو ئەمانە وای کرد کە دیسانەوە لە مانگی شەشی ئەم ساڵەوە بە ئامادەبوونی بەڕێزان لە دادگاکانی هەرێمی کوردستان لە نقابەی محامین و هەروە زانکۆکان بە ڕاگرایەتی و سەرۆکایەتی بەس چ زانکۆی حکومی و زانکۆ ئەهلەکان لە مانگی شەشەوە پاشان بۆ مانگی نۆوە دووسێ کۆبوونەوەی مانگیدا تا گەیشتینە ئەوەی کە خۆشبەختانەوە من بەڕاستی ئەمە بازە بکەم بە بڕیارێکی جەریئانەی بەڕێز وەزیری خوێندنی باڵا توانی ئەو پێشنیازانەی کە لەلایەن ئەم لیژنانەوە بۆی بەرز کراوەتەوە پێشنیازەکان قبول کا کە دیارترینیان ئەوەیە کە بەڕێزی ئیشارەت پێدا هێشتا قسە لەسەر ئەو ساڵە بکەین کە زیاد کراوە بۆ پرۆسەی خوێندنی بەشی یاسا ئەو ساڵەدا خوێندکار چ شتێک باشە بۆی وەک دەڵی پێشخستنی خۆی بڕیارەکە تەنها ئەو ساڵە نییە لە چەند بڕیارێکە بەڵام لە سەرەتا لەو ساڵە دەست پێ دەکەین تەنها لەسەر مەقسەکەم بەڵێ هێشتا دواتر لەسەر ئەو ساڵە تۆ دیارەکە تۆ پێداچوونەوەیەک بۆ بابەتانەی خۆ دەکەی کۆمەڵی بابەتی بنچینەی هەیە کە ئێمە لە 4 ساڵە گەیاندومانە بەڵام هەندێک بابەتی تری هەیە زۆر گرنگە بۆ خوێندکارکەوەری گرێت تۆ لە ماوەی ئەو ساڵی خوێندنەیە کە 9 مانگی خوێندن دەکاوە لەوانەیە بتوانین بڵین 32 هەفتەیەک دەکات یان بۆ 40 هەفتە ئەو پەڕی لەوان ناتوانانی بیگەینیتێ ئەو بابەتانە چ بابەتی پراکتیکی بن واتە خوێندکار بێ لەوەی کە بابەتە تیۆرەکانی پێوترێ ئامادە ئەکرێ بۆ ئەوەی کە بتوانێت بابەتی پراکتیکی وەربگرێت بۆ ئەوەی کە دەرئەچێت لە خوێندن هەرچۆن بۆ نمونە ئێمە میهنەیەکی کەمان هەیە کۆلێژی پزیشکی ئەوان بابەتی پراکتیکی وەرەگرن بە هەمان شێوە بەشێکی زۆر لە بابەتە پراکتیکەکان ئەچێتە پۆلی 5ەوە قۆناغی 5ەوە وە لە هەمان کاتا پۆلی یەک ئیسفادەیەکی تری لێ ئەکرێت کە هەردوو زمان ئینگلیزی و عەرەبی بە شێوەیەکی زۆر چڕ و پڕ بە خوێندکار ئەوترێ بە شێوەیە کە هەر کەسێک دەرچووی کۆلێجی یاسا بێ زمانگێکی ئاخاوتن و نووسین و خوێندنەوەی باشی چه عەرەبی چه ئینگلیزی بزانێ کە ئەمە وا ئەکا فرسەتی کار و دەستخستنی کاری لە داهاتووە زۆر باشتر بێ وە کەسێکی ینی نێودەوڵەتی بەتابەتی سەبارەت بە زمانەکان زیاتر منهجی خوێندنی بەشی یاسا لە زانکۆکانی هەرێمی کوردستان عەرەبیە ڕەخنە دەگیرێت لە خوێندکارانی دەرچووی بەشی یاسا کە زمانی عەرەبیان باش نییە دوای دەرچوونیان دیارە ئەمە زۆر ڕاستە و ئەو ڕەخنەیە من بە بەڕێستان ئەڵێم و بۆتان ڕوونەکەمەوە لە چێوە هاتووە خۆی خوێندنی کۆلێجی یاسا
وەک هەر خوێندنێکی تر ئێمە دوو زمانی سەرەکیمان هەیە بە پێی دەستور و عەربی و کوردی، بەڵام زانکۆکان کۆلێجی یاسا بۆ بە عەربی دەخوێنرێت لەبەرەوەی کە هەموو ئەوانی کە مەراجعە و سەرچاوەیە و دەقی یاساکانیش کە لە پەرلەمانی عێراق و کوردستانی دەرەچێت لە پێشا بە زمانی عەربی دەرەچێت، بۆیە زمانی عەربی زۆر گرنگ بووە. بەڵام بەداخەوە لەبەرەوەی هەمیشە خوێندکار هەوڵی یاوە کە بارئاسانیەک بۆ خۆی بێنێتە ئایەوە و لەوانەیە ئێمەش لەوایە دەورێکمان هەبوو بێ دەورێکی سلبیمان هەبوو من نایشارمەوە زۆربەی وانەکان کە ئەوترێتەوە لە پۆلا بە زمانی کوردی ئەوترێتەوە و شەرح ئەکرێەوە پاشان ڕێ بە خوێندکار ئەیرێت کە بە زمانی کوردی جوابی وەڵامی پرسیارەکان باتەوە. ئەمە وا ئاکات کە ئەو زمانی کە پێویست بوو لە خوێندنەوەی سەرچاوەکانە ئەم خوێندکارە وەری بگرێ و فێری ببێ و بتوانێت بیکات بە لەگەڵەمەشدا مامۆستا ڕەبین ئەگەر پەیوەستیکن بە پرسیارەکەمەوە بەوەی کە تابەت بێ بە زمانی عەربی، یعنی تا چەند ئەم گۆڕانکاریانە پرۆسەی خوێندنی نێو ئەم بەشە دەگرێتەوە بە تایبەتیەوە کە پەیوەندی هەیە بە سیستمی لەبەرکردن یان دەرەخکردن بۆ نمونە کەسێک زمانی عەربی نەزانێت تەنها منهەجەکە دەرەخ دەکات. بە دڵنیاییەوە هەموو ئەم بڕیارانەی کەیگراوە لەسەر ئەو نقاتە سلبیانی کە بەڕێزت ئێستا باست کرد لە دیراسی ئەوە دروست بۆ هەوڵ بۆ کەمکردنەوەی ئەوانەیرێ. بۆ نمونە باز ئیش لەسەرەوە کرێت کە بۆ هەموو ساڵێکی خوێندن بابەتێک دوو بابەت خوێندن و وەڵامدانەوەی پرسیار و ئیمتحانکردن و تاقیکردنەوە بە زمانی عەربی بێ و ئەو تاقیکردنەوەانەش تاقیکردنەوەیەک نین کە تەنها پشت بە دەرەخ ببەستن. یعنی من حەزەکەم بۆ زانیارەکانی بەڕێستان ورد و دروستتر بێ. ئەمڕۆ ئێمە لەوانەیە نزیکەی 32 بابەتمان هەبێت لە 4 قۆناغا، لەو 32 بابەتە من بە دڵنیاییەوە پێت ئەڵێم بەشی هەرەکەمی پشت بە توانای لەبەرکردن ئەبەسێ، بەشەکەی تری ئەبێت تێبگات و بتوانێت داڕشتنەوەی هەبێ. ئەمەش بەتەکی دەبێت خوێندکاری لەسەر ڕابێنرێ. ئێمە وەکو زانکۆی سلێمانی بەتەکی دۆ هەوڵەمان ناوە و ئەسامانێ ئەو هەوڵە بە هەماهەنگی دەگەڵ هەموو زانکۆکانی تری هەرێمی کوردستان بتوانین یەکانگیری بکەین هەموو زانکۆکان پشت بەو شێوازە ببەسن. بەڵێ دیارە بڕیارێکی تر ئەوەیە کە کۆی نمرەی دەرچوون لە 50 بکرێت بە 60 ئەمە زیاتر ڕوونکەیتەوە. بەڵێ دیسانەوەکو بەڕێستانم و بۆ بەرزکردنەوەی ئاس بۆ بەرزکردنەوەی کوالیتی خوێندن دیارە لە دوای هەماهەنگیەک و کۆمەڵە گفتوگۆی زۆر بڕیار لەسەر ئەوە درا کە دەرەجەی دەرچوون لەم بەشەدا لە بەشی یاسادا لەبری ئەوەی لە 60 بێ لە 50 بێ ببوورە خوێندکار ئەبێ بتوانێت نمرەی لە 60 بەدەست بێنێ ئەو کات ئەتوانێت لە قۆناغێکەوە بابەتێک تێپەڕێنێ بۆ قۆناغێکی تر. ئەمەش دیسانەوە تۆ کاتێکەیت پرۆسەیەکی چاکسازیت بەدەستەوەیەوە ئەتەوێت کۆمەڵی گۆڕانکاری بکەی بەشێک لەو گۆڕانکاریە بەشێک لەو ماندووبوون و لەو جدیەتیە کەوێتە سەر خوێندکارە بێ خوێندکار ئیرادەیەکی زیاتری هەبێ و توانایەکی زیاتری هەبێ. لە نەتیجە ئەمە چیمان بۆەکە ئەو خوێندکاری کە بە 5 ساڵ خوێندن و بەم شێوازە لە خوێندن یاسا تەواو دەکات تەنها ئەو خوێندکارە دەبێت کە بەویست و حەز و ئارەزووی خۆی لەم بەشەدایە و ئەتوانێت بێ بە کادرێکی یاسایی زۆر بەتوانە لە دوای تەواوکردنی. بەڵێ